Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که کنارتان ویدیویی ندا. این ویدیو کورتە چیرۆکێکە و با یەکسەر دەست پێ بکەین. Let's get started. One day, a tourist visited a Sufi saint. One day, ڕۆژێک, a tourist گەشتیارێک visited a Sufi saint. سەردانی سۆفیەکی خواناسی کرد. Saint واتە خواناس. He was astonished to see that the Sufi's home was a simple room. He was astonished. Wata seri soma. Astonished. Wata seri soma. To see that kebinika, the Sufi's home was a simple room. Khanuki Sofiaka jureki sadabu. The only furniture was a mat and a kerosene lamp. The only furniture تنها کلوپلی normal furniture واتە کلوپلی normal was a mat فرشێک and a kerosene lamp فرشێک و چرایەکی نەوت بوو mat واتە فرش kerosene lamp واتە چرای نەوت kerosene واتە نەوت کە بەسمان لە نەوتی سپیە و lamp واتە چرا اینجا ئەم گفتوگۆیە لە نێوانیان ڕوویە گەشتیارەکە ئەڵێت Sufi, where's your furniture? Sufi, سۆفیەکە where's your furniture? کەلوپەلی ناوماڵەکە لەکوێیە؟ سۆفیەکەش وەڵامیەتە وەڵێت where's yours? Where is yours? ئەی کواوی تۆ؟ کەلوپەلی ناوماڵی تۆ کۆ؟ گەشتیارەکەش ئەڵێت Mine? But I'm only a visitor here. But I am only a visitor here. Mine? هی من؟ سەری سۆما مەبەستی چییە لە ئەو قسەیە کە ئەڵێ کەلوپەلی ناوماڵی تۆ لەکوێیە؟ But I am only a visitor here. بەڵام من تەنها گەشتیارێکم لێرە. سۆفیەکەش وەڵامی هاتە وەڵێت So am I. منیش. مەبەستی ئەوەیە منیش بە هەمان شێوە گەشتیارێکم لێرە. بەم شێوەیە ڤیدیۆمان کۆتایی هات بە هیوام کە سوودتان لێوەرگرت بێت و چەند وشەیەکی لێوە فێر بوون و تاوەکو ویدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.